قەیرانی سوتەمەنی ئاگرێکی ژێر خۆڵەمێش لە ئێران. ئێران پێی ناوەتە قۆناغێکی نوێ لە قەیرانی سوتەمەنی، ئەوەی ئەمڕۆ لە ڕیزە دوور و درێژەکانی بەنزینخانەکان، لابردنی کارتە ئازادەکان، سنوردارکردنی نافەرمی، وەرگرتنی سوتەمەنی و دروستبوونی بازاڕی ڕەشی بەنزیندا دەبینرێت، نیشانەگەلێکی ئاشکرای قەیرانێکی قوڵترن. قەیرانێکی کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ ناکارامەیی، گەندەڵی، گەمارۆکان، کۆنبوونی ژێرخانەکان و لێککەوتەکانی شەڕی ئەم دواییانە. بەڵام وەک هەمیشە تێچووی کۆتایی ئەم قەیرانە دەخرێتە سەرشانی کرێکاران، موعەلیمان، خانەنشینان، شۆفیران، پەراوێزنشینان و بنەماڵە هەژار و کەم داهاتەکان. بەرپرسانی کۆماری ئیسلامی هێشتا باز لە بەڕێوەبردننی بەکاربردن دەکەن و هەوڵ دەدەن حاشا بکەن لە بوونی قەیرانەکە، بەڵام ڕاستی سەرشەقامەکان شتێکی دیکەیە. راپۆرتەکان لە شارە جیاجیاکانی ئێرانەوە ئەوە نیشان دەدەن کە خەڵک بۆ ماوەی چەندین کاتژمێر لە نۆرەی بەنزینخانەکاندا دەمێننەوە. کارتە ئازادەکان یان بە تەواوی لابراون یان ڕوبەڕووی سنووردارکردنی تند بوونەتەوە. لە هەندێک ناوچە بە تایبەت پارێزگاکانی باشوور و پارێزگا سنووریەکان بازاڕی ڕەشی بەنزین بە خێرایی پەرەیسەندووە. بەپێی خەمڵانەکان بەکاربردنی ڕۆژانەی بەنزین لە ئێران گەیشتۆتە نزیکەی 130 ملیۆن لیتر، لە کاتێکدا توانای بەرهەمهێنانی وڵات پێششەڕی ئەم دواییانە نزیکەی 115 ملیۆن لیتر بووە لە ڕۆژێکدا. ئەمەش واتە تەنانەت لە بارودۆخی ئاساییشدا وڵات لەگەڵ کەمبوون یان کورتهێنانی نزیکەی 15 ملیۆن لیتری لە ڕۆژێکدا بەرەوڕوو بووە. ئەم کورتهێنانە لە ڕابردوودا لە ڕێگاکانی وەک هاوردەکردنی سنووردار، گۆڕینەوەی نەوت بە بەنزین یان بەکارهێنانی کۆگاکان قەرەبوو دەکرایەوە، بەڵام ئێستا بەهۆی زیانبەرکەوتنی هەندێک لە ژێرخانە سەرەکیەکانی وزە و سنوورداربوونی ڕێگاکانی هاوردەکردن، ئەم کەمبوون و کورتهێنانە بووەتە قەیرانێکی جددی. حکوومەت بۆ یەکەم جار ناچار بووە بە ڕاشکاوی باز لە زیانگەیشتن بە بەشێک لە ژێرخانەکانی سوتەمەنی و وزە بکات لە کاتی شەڕی ئەم دواییەی ئەمریکا و ئیسرائیل لە دژی ئێران. شەڕێکی کە سەرڕای ئاگربەستێکی لەرزۆک هێشتا سێبەرێکی قورسی بەسەر بازاڕی وزەی ئێراندا کێشاوە. هێرشکردنە سەر پاڵاوگەکان، کۆمەڵگەکانی پەترۆشیمی و ڕێڕەوەکانی دابینکردنی ماددە زیادکراوەکانی بەنزین، توانای وەبەرهێنان و دابەشکردنی سوتەمەنی خستۆتە ژێر گوشارەوە. پاڵاوگەی لاوان کە لە کاتی شەڕەکەدا کرایە ئامانج ڕۆژانە نزیکەی 2 ملیۆن و 700 هزار لیتر بەنزین و 2 ملیۆن و 400 هزار لیتر گازۆئیلی بەرهەم دەهێنا، توانایەکی کە ئێستا بە تەواوی لە کار کەوتووە. بۆ بەرهەمهێنانی بەنزینێکی شیاوی بەکارهێنان و خاوەن کوالیتی پێویستە مادەی تایبەت زیاد بکرێت کە بەشێکیان لە کۆمەڵگاکانی پێترۆشیمی وەک ماهشەهر و ئەسەلویە بەرهەم دەهێنران. بەهۆی زیانگەیشتن بەم کۆمەلگایانە دابینکردنی ئەم ماددانەش ڕوبەڕووی کێشەیەکی جددی بۆتەوە. لە ڕابردوودا بەشێک لە نەوتی ئێران لە بەرامبەر وەرگرتنی بەنزیندا بە شێوەی پایاپای مامەڵی پێوە دەکرا، بەڵام ئێستا بەهۆی گەمارۆی دەریایی و سنوورداربوونی توندی هاتوچۆ و گواستنەوە ئێران توانایی بەکارهێنانی کۆگاکانی نەوتی خۆی نییە لەسەر ئاوەکانی دەوروبەری چین بە مەبەستی هاوردەکردنی بەنزینی پێویست. لە ئاوە بارودۆخێکدا حکوومەت ئیتر ناتوانێت وەک ڕابردوو پێداویستیەکانی ناوخۆی دابین بکات و ناچار دەبێت ڕێوشوێنی زیرەبەندی ڕەسمی یان ناڕەسمی، کەمکردنەوەی پشکەکان و زیادکردنی نرخ بگرێتە بەر. بەڵام گرانبوونی بەنزین تەنها بە واتای گرانبوونی کاڵایەک نییە. بەنزین لە ئابووری ئێراندا ڕۆڵێکی زنجیرەیی هەیە. زیادبوونی نرخی بەنزین دەست بەجێ کاریگەری دەکاتە سەر کەرتی گواستنەوە، نرخی ماددە خۆراکیەکان، تێچووی هاتوچۆی کرێکاران و قوتابیان، کرێی تاکسی و وانێت، سرویسی قوتابخانەکان، گواستنەوەی بار، نرخی میوە و سەوزە، تێچووی بەرهەمهێنان و تەنانەت خزمەتگوزاریە تەندروستی و پەروەردەییەکانیش. کاتێک سوتەمەنی گران دەبێت، بار هەڵگر، شۆفیری تاکسی، جوتیار، دوکاندار و بەرهەمهێنەر هەموویان ناچارن تێچووەکانی خۆیان بەرز بکەنەوە. لە کۆتاییدا ئەم زیادبوونی تێچووە دەگوازرێتەوە بۆ سەر سفرەی خەڵک. لە وڵاتێکدا کە
زیاتر لە 70% خەڵکەکەی لەژێر هێڵی هەژاریدا دەژین، گوشارێکی لەو شێوەیە دەتوانێت زۆر وێرانکەر بێت. معلمێکی کە موچەکەی جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ تێچووی پێداویستیەکانی ژیانێکی ئاسایی، خانەنشینێکی کە داهاتەکەی تەنانەت تێچووی دەرمان و کرێی خانووی پێداوین ناکرێت، کرێکارێکی کە هەغدەستی مانگانەکەی لە کرێی خانووەکەی کەمترە و هەروەها بنەماڵەیەکی کە تەواوی ڕۆژەکەی هەوڵ دەدات ژەمێک خۆراکی گونجاو دابین بکات، چۆن دەتوانێت بەرگەی زیادبوونی نرخی نوێی بەنزین و ئەو شەپۆلە گرانیە بگرێت کە بەدوای خۆیدا دەیهێنێت. بۆچی نەمامناوەندەکان ڕەنگە گرانبوونی بەنزین بە واتای کەمکردنەوەی سەفەر یان کەمتر بەکارهێنانی ئۆتۆمبیل بێت، بەڵام بۆ چینە هەژار و کەم داهاتەکانی خوارەوە بە واتای کەمکردنەوەی بەشێک لە خۆراک، دەرمان، خوێندن یان هاتووتۆی پێویستە. قەیرانی سوتەمەنی کارگەکان و یەکە بەرهەمهێنەرەکانیش دەگرێتەوە. کەمی گازۆئیل، تێکچوونی پرۆسەی گواستنەوەی ماددە سەرەتاییەکان، زیادبوونی تێچووی گواستنەوەی کاڵا و گرانبوونی وزە دەتوانێت بەرهەمهێنان کەم بکاتەوە و بێکاری پەرە پێ بدات. کارگەیەکی کە ڕوبەڕووی کەمی ماددەی سەرەتایی یان تێچووی بەرزی گواستنەوە بێتەوە، یان نرخی کاڵاکەی بەرز دەکاتەوە یا ئەوەی کە کرێکارەکانی دەردەکات. لە هەردوو حاڵەتدا چینی کرێکار دۆڕاوە. حکوومەت هەوڵ دەدات سزاکان و شەڕ وەک هۆکاری سەرەکی قەیرانەکە بناسێنێت. بێگومان گوشاری سزاکان و لێکەوتەکانی شەڕ زەبری لە ئابووری ئێران داوە و زۆرترین زیانیشی بەرچینی کرێکار و خەڵکی هەژار گەیاندووە، بەڵام دەسەڵات ناتوانێت بە خۆشاردنەوە لە پشت سزاکان و شەڕەوە خۆی لە بەرپرسیارەتی سیاسەتەکانی بشارێتەوە. ساڵانێکی زۆر داهاتی نەوتی وڵات لە بری وەبەرهێنان لە ژێرخانەکانی وزە، گواستنەوەی گشتی، پاڵاوگەکان، چاککردنی شێوازەکانی بەکاربردن و خۆشگوزەرانی گشتی بۆ ئورگانە سەربازیەکان، دام و دەستگاکانی سەرکوت و چەواشەکاری و سەرکێشیە ناوچەییەکان خەرج دەکرا. گەندەڵی بەربڵاویش بەشێکی جیانەکراوەیە لەم قەیرانە. لە ئابووریەکدا کە ڕاند، قاچاغ، بازاڕی ڕەش و تۆڕەکانی سەربەدەسەڵات ڕۆڵی یەکلاکەرەوەی تێدا دەژێڕن، هەر کەمبوونێک دەبێتە دەرفەت بۆ بەرژەوەندی گروپیشی تایبەت. بەنزینێکی کە دەبێت بە نرخی گونجاو بگاتە دەستی خەڵک لە بازاری ڕەشدا بە نرخگەلێکی چەندین هێندە دەفرۆشرێت. ئەوانەی دەستیان بە سەرچاوەکان، کارتەکان، پشکەکان و تۆڕەکانی دابەشکردن دەگات قازانج دەکەن و ئەوانش کە تەنها داراییان بریتیە لە هەقدەستێکی کەمی ڕۆژانە زیاترین زیان دەبینن. لە ئاوە بارودۆخێکدا زیادکردنی نرخی بەنزین دەستدرێژیەکی ڕاستەوخۆیە بۆ سەربژێوی خەڵک. ئەم بڕیارە لە پاڵ گرانبوونی ئاو، کارەبا، گاز، کرێی خانوو، دەرمان، خوێندن و ماددە خۆراکیەکان ژیانی ملیۆنان بنەماڵەی گەیاندوتە لێواری لە ناوچوون. خەڵکێکی کە پێشتریش لەژێر گوشاری هەڵاوسان، بێکاری، هەقدەستە دواکەوتوەکان و سەرکوتکردنی ناڕزایەتیە پیشەییەکاندا بوون، ئێستای تر توانای تەحەممولکردنی گوشاری نوێیان نەماوە. معلمان، خانەنشینان و کرێکاران ساڵانێکە لە ڕێگەی دەربڕینی ناڕزایەتیەکانی خۆیانەوە داوای هەقدەستی دادپەروەرانە، بیمەی دەرمانی بێبەرامبەر، خوێندنی بێبەرامبەر، ئەمنیەتی پیشەیی و ژیانێکی شەرافەتمەندانە دەکەن. ئێستا قەیرانی بەنزین و شەپۆلی نوێی گرانی پێویستی هاوپشتی نێوان ئەم گروپانەی زیاتر کردووە. خۆراگری بە کۆمەڵ و ڕێکخراو لە دژی سەپاندنی تێچووی قەیرانەکە بەسەر خەڵکدا دەتوانێت هەزینەی ئەم سیاسەتانە بۆ دەسەڵات بەرز بکاتەوە. نابێت تێچووی ڕاگررتنی دام و دەستگای گەندەڵی حکومی، دامەزراوەکانی سەرکوت، بنیادە نابەرپرسیارەکان و سەرکێشە سەربازیەکان لە سفرەی خاڵی خەڵک دابین بکرێت. قەیرانی سوتەمەنیش وەک هەموو قەیرانەکانی تری کۆماری ئیسلامی ئەوە زۆرینەی خەڵکن کە ناچارن باجەکەی بدەن. لە بەرامبەر ئەم دەستدرێژیە بۆ سەر بژێوی ژیانی خەڵک، تەنها ڕێگەی کاریگەر بریتیە لە ڕێکخراوبوون، یەکگرتوویی و هاوپشتی کرێکاران، معلمان، خاننشینان، شۆفیران و سەرجەم خەڵکی ستەم لێکراو و بێبەش.